بەناوی خوای بەخشندە و میێرەبان سڵاوتان لێبێ بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پێیام. من عیمران ئەمیر خۆشحاڵم جارێکی تر لە شاری هەولێر بە ئێوەی خۆشەویست شاد بوومەوە. بەڵێ بینەرانی خۆشەویست، ئەمڕۆ باز لە تەوەرێک دەکەم کە لەوانەیە چەند جارێکیش بێ ئیشمان لەسەر کردبێ و بەردەوام ویستبمان دەنگی ناڕەزایی هاوڵاتیان لەسەر ئەم تەوەرەیە بەلایەنی پەیوەندیدار بگەێنی. ئەویش کاریگەری دراماکانە بەسەر کۆمەڵگای ئێمە. ئەخۆ هەموو درامایی کە ڕۆژانە پەخش دەکرێت کاریگەری باشی هەیە یاخود خراپی هەیە بەسەر ئەم کۆمەڵگایە. ئەمە تەوەری ئەم جارم دەبێت ئاخۆ بزانین ئەم دراما دوبلاشکراوانە تا چەند کاریگەریان بەسەر کۆمەڵگای ئێمە دەبێت و کاریگەری باشیان هەیە یاخود خراپ. ئەخۆ بزانین ئەم کەناڵانە ئەمان زان چییە لە پەخشکردنی و هەموو درامایە شەوان. ئەمە تەوەری ئەم جارەی بەرنامەکەی من دەبێت من لە خەڵک دەپرسم و ڕاو سەرنجی خەڵک بۆ ئێوە دەگوازمەوە، ئێوەش بینەر و بیسەرمان بن بزانین تا چەند وڵامەکانی و هاوڵاتیانە لەگەڵ وەڵامیەوە دەگونجێ. فەرموون لەگەڵماندا. بەردەوام درامای تورکی و ئەنواع درامات پەخش دەکرێت. پێ دوای ئەم درامایانە خزمەتی ئەم میلەتە و دابوونەریتی ئەم میلەتە بکەن. ئەوە بەس دەرەرە نەخێر زیاتر زیانی هەیە نەبووڵ زۆر کاردانەوەی خراپی دەکەوێت. بۆچی دەچن درامای تورکی دێن؟ ئامانجدارن لۆ تێکدانی شێرازەی خێزان ڕاستی ئەگەڵ لە وڵاتە چیلیاو و دەزەم درامانەوە ئێمە هەمومان گیرۆدەی دەستی درامای ئەگەر ئەسێ بۆ کۆمەلگا بکرێتن ئەو کەنا ئەو درامانە پەخش ناکرێتن. مامە دەبینی ئێستا کە ئەگەر بێت و شەوانە کاژمێر حوت سەیری کەناڵەکان کەی تاوەکوش کاژمێر 11 لە چەند کەناڵێک بەردەوام درامای تورکی و ئەنواع درامات پەخش دەکرێت. پێ دوای ئەم درامایانە خزمەتی ئەم میلەتە و دابوونەریتی ئەم میلەتە بکەن. ئەوە بەس دەرەرە هیچ هەموو گۆڵکە هەموو مارەکان بەڕاستی وەزەکەیان تێک چووە، کوڕە ئایلان هەیە، کچی زاحیری هەیە، کوڕی زاحیری هەیە، بەڕاستی وەزی ماڵەکانیان تێک داوە. ئەجا داواکەین لە حکومەتی ئەوانە کاکە ئەگەر نارم هەر نەیهێری بەس بە هەر لە کاتی ئیمتیحاناکە لە کاتی مەکتەبە هەر نەهێری ئەوە شتەی بەڕاستی وەزەکەی ماڵەکان زۆر تێک چووە. دەمەوێت باسیەوە بکەین ئایا ئەو دابوونەریتەی کە لە دراماکان دەبینین ئەمانە لەگە دابوونەریتی ئێمە دەگونجێ؟ ناگونجێ ناوەڵ هیچ ناگونجێ لەگە دیمە. یعنی معقولە 300 ئەڵقا 400 ئەڵقا 100 ئەڵقا یعنی کەسێک 100 سعات لە دیار درامایەکی ئەوە سەر بکە؟ بەخوای نەکرد ئاڵقا هەیە ئەوە چەند مانگە چەند سارە یەک لە دوو یەک بنین هاتێ و بێویستفات هیچشی هەبی هیچ بەس ماروێرانی و قوربەسەریا. کاریگەریەکانی پێ دوایە چیە لە ناوی بۆ کارگەری چێ وڵی زۆر خراپە زۆر ئەوەشتا باشە دەبانە مینی چی ئەگەر نەمینی چیە خەڵک چی لێ دەگەر نمینی وەشتا هەزناکی دراماش زۆریە ئێستا بۆ نمونە دراما فارسیەکان تۆزێک لە دابوونەریتی ئێمە نزیکترن باشترن یعنی بۆ ئیمە ئیجەسە دراما فارسیەکان ناکەم بۆ وەڵاهی بە تایبەتی ئەو کەناڵە تورکیانە ئەوانە ئەگەر نەمینی زۆر زۆشتەی باشە و تورکیەکان بە تایبەتی تورکیەکان هەموو تۆ پلاس کراوە مەسە زمانی کوردیەوە نەمینی باشترا. نەخێر کاریگەری باش نابی کاریگەری خراپ دەبی بەڕاستی تومشە ئەو درامانە لە ئەوە دابوونیرەتیمە ناوەشێتەوە ڕاستی لەگەیمە ئەوە نابی یعنی لەگەر ژیانی مە ناگونجێ. باشە لەبەر چی پێ دوایم کەناڵانە ئەم درامایانە پەخش دەکەن هۆکار چییە؟ بەڕاستی لۆ ئەوەی تێکدانی شێوازی خێزان ڕاستی بۆ تێکدانی شێوازی خێزانە لەبەرەوەی ئەو درامانە لۆمە ناگونجێ ژیانی ئەوەی مە لەگەڵ درامان ناگونجێ گونجاو نییە. ژیانی ئێمە لەگەڵ ژیانی درامەکان زۆر جیاوازە زۆر جیاوازە زۆر فەرقی هەیە زۆر ئەڵلقەی پەنجای مەوجە دەزانی ئەوەی کە برادری تەوە باوکی دەرچووە یانەوە خیانەتی زۆر تێدایە خیانەت زۆزی تێدایە یعنی هەموو شتش تێدایە هەرچی تو دەتەوێت تێدایە ڕاستی. ئەگەر تاقیبت کرده بێت دەبینی خۆ درامەی باشیش هەیە ئانی بۆ نمونە درامای فارسیەکان تۆزێک لە دابوونەرێمە فارسیەکان لەگە دابوونەرێتیمەدا گونجێ زۆر باشە. بۆچی ئەوان نایەنم بۆچی دەچن درامای تورکی دێن ئامانجدارن لۆ تێکدانی شێرازەی خێزان ڕاستی لۆ تێکدان یعنی لۆ باشی نییە ئەگەر ئەو تو درامای فارسیەکان زۆر فەرقی هەیە یان ئەڵقەکانی ئەڵقەی سووری هەیە مدەبلس ئەوانە گەلە باشن
بەس ئەوان کە باش نیە تورکەکان لە گەیمە ناگونجێ پێشووتریش دراما هەبوو بەڵام دراماکان وەکو ئێستا خراپ نەبوون. نەخێر تۆ گەرباسی سەردەمی گەنجی خۆتم بۆ بکەی و کات دراماکان وەکو ئێستا بخیانەت نەخێر نا هیچ تێدا نەبوو شتانی تێدا نەبوو ڕاستی ئەوەی تەمەشای دەکە خصوصن ژن زۆر زوو یعنی هەر دەخەرێتێ بۆ درامایانە وڵاتی لەگەڵ بەرێ دەبێتەوەی بەرزبوونەوەی ڕێژەی تەلاقڕای زۆر دەبی گەلک زۆری خراتریش دەبی ڕاستی لەوەی زیاتر خاتر دەبی. ئەو هەموو دراما تورکیانە ئەو هەموو دراما بیانیانە شەوانە پەخش دەکرێت لە تەلەڤیزیۆنەکان ئەم درامایانە باشنیان خراپن بۆ کۆمەڵگای ئێمە وەکو چیانە ئەنی تەمەشا دەکەی درامای تورکی بە 100 ئەڵقا بە 200 ئەڵقە دادەنیشن والله ئەوە لە بۆ ئینسانی بڕێک بوێتی بەدینبی ناوە لە باش نییە. ئەو درامانە کاریگەری باشیان هەیە بەسەر کۆمەڵگا کارەگاری باشی چ ناوە لە بەس خەڵک دەخافلێنن و خەڵک ئەوە دەکەن بیشی دەکەن ئیلا یعنی تەمەشا بکەن دەرێن یەکێک لە بەرزبوونەوەی ڕێژەی تەلاق ئەو درامانەیە تاسم پێ والله تقریبا وایە ئارێەوە لەگەلک حەن تەمەشا دەکەن پێیان هاسان بووە تەلاقدانیان پێ هاسان بوو ئیشی وهان پێ هاسان بووە خەڵکە هەندی تەمەشا بکە لەبەر ئەو درامان خیانەتی زەوجی پێشووتر هەبوو ئێستاوەندە زۆرە ناوەڵە پێشان نەبووە ئێستا زۆرە هۆکارەکانی ئەم هۆکارەکانی درامایەکان ئەوکانی کۆمەلگای نەوەڵی هیچ خزمەتێکی میلەتە ناکات لە پێناو ئەم میلەتەیە نییە بەلا ڕێبردننی کۆمەلگایە ئەم دراما دۆ بلاشکراوانەی تورکیانە زۆر یعنی کاریگەری خراپیە بۆ لە کۆمەلگەریەکانی چێک تۆیس کاریگەریەکت بینیوە بەڵێ کاریگەری زۆرم بین ینی ما بینی هاوڕێتی خیانەتی بینی هاوڕێتیە خیانە زەوجیە فێڵکردنە لە یەکتری ینی زۆر شتی تر کاتدانەوەی لێکردووە گەنجەکانمان کچەکانمان خوشکەکانمان دایکمان یعنی زۆر کاردانەوەی خراپی دەکەوێتەوە. باشە پێت وایە ئەم کەناڵانە ئەمانزیانسی و لە بەرچیم کەن ئەم جۆرە بابەتە پەخشەکەن بەس بەلا ڕێبردننی کۆمەلگایە هیچی تر بەلا ڕێبردننی کۆمەلگای و بێخلاقی بڵاوکردنەوەی هیوامان وایە جێبەجێ بکرێ بەڵام باور ناکەم سۆڕێک لە ئەوە دانراوە لەسەر کەناڵەکان هیچ سانسۆڕێک دانراوە. باشە من ئەوەی پرسیارە لای من خۆی کۆمەڵە درامای فارسیەیە کە لەگەڵ دابوونەرێتی ئەمە دەوەشێتەوە بۆچی ئەم دراما فارسیانە نایەنرێتەوە کۆمەلگا و دراما تورکیەکان دەیەنرێت چونکە دراما فارسیەکان سوودیان هەیە یعنی هەندێک سوودیان هەیە لێ ئیسفادە بکەین بەڵام لەسەر بەز بەلا ڕێبردننی کۆمەلگا کامی کاریگەری خراپی هەیە بەسەر کۆمەلگا ئەوە دۆبلاژەکرێ و تۆمارەکرێت لە کەناڵەکان. بەردەوام درامای تورکی و ئەنوە درامات پەخش دەکرێت پێ دوای ئەم درامایانە خزمەتی ئەم میلەتە و دابوونەرێتی ئەم میلەتە بکەن ئەوە بەس دەرە نەخێر زیاتر زیانی هەیە زۆر کاردانەوەی خراپی دەکەوێت. بۆچی دەچن درامای تورکی دێن ئامازدارن لەو تێکدانی شێرازەی خێزان ڕاستی ئەگەڵ لە وڵاتە چیلیاو و دەزەم درامانەوە ئێمە هەمومان گیرۆدەی دەستی درامای ئەگەر ئەسێ بۆ کۆمەلگا بکرێتن ئەو درامانە پەخش ناکرێتن. تەمەشای تیڤیەکان بکەین کۆمەڵە تیڤە بە چەند سەعات دراما پەخش دەکەن پێ دوایە ئەم درامایانە کاریگەری باشیانە یاخود خراپیانەیە بەسەر کۆمەڵگاکە ئێمە ئەو درامایانە بەڕاستی هەندێکیان بۆ مندار زۆر باش نییە دەبینی ئەفلام زۆرەوە نیە تەمان ئەفلامی اجتماعیان تەمسیلێکی کوردی قەدیم فۆلکلۆریە ڕەسەنە بێ باشترە دەبینی ئەوێ دەکوژێ ئەوێ دەفڕێنی بانقەچی دەبا مندار کە لە کاتی هەرزەکاریە تا 20 ساری تقریبا هەر مڕعاق حیسابە ئەو شتانە وەردەگری ینی کێشەکانی کۆمەڵایەتی جارێزە منداری ئێستا و زمانە ئەفۆیش بووە و شتایە هەر خوێندنەکانیشان بۆ خوێندنیش تاسیرە خوێندنیشان دەکا بەخوای. باشە پێ دوای ئەم دراما دوبلاشکراوانەی بە تایبەت تورکیەکان خزمەتی و کۆمەلگای ئێمە بکە بەڕاستی دەبۆ کۆمەلگای خۆمان ئەوە بۆچی ئەبەچی پارستۆنە هەر خراپە چاش نابنەوە بەڕێی من هەر نەبینە ئەو درامانە نەبێری کاریگەریەکانیان چێ کاریگەری بەخواسیبیشیە و ئیجابیشیە بەزەوانەی بە تەمەنەوە برێن وەکو ئێمە 53 سارن تاسیریان هێ ناکە بەس ئەوانەی ڕعاقن بۆ کچان و بۆ کوڕانیش خوێندنی لە دەست دەدەن کورات هەر سەیریان دەکەی ماشەڵڵا تەلەڤیزۆن هەن زۆر بووە قەناتەکانی کوردستان هەن زۆر بووە هەموو ژوورە لە ماڵەوە تەلەڤیزۆن هەموو خافراینە
هەر ناخینەوە هیچ خوێندنیشیان لەدەستەوە ئەوم برادرە چ خۆم لە محکەمەیش دەکا ئەم بەخۆم زۆریشم خوێندیە لێن کادی لە 6 نەگی ئێستا بڕوا دوابی لێم پرسی پار گوتی ڕێژەی تەراق لە سلەیمانیەوە لێرە نزیک 4,000 کەس بووە ئەو جودا بوونەوە چ ئابووری بی چ ڕێژەی نەبوونی بی اقتصادی بەرزەکە زۆری وەڵاو درامایان نەخراپەکە دەبێت لێمەکە کابراژی دەوڕەمەندە بیان کابرا هەژارە ملەتی مەشتۆزێک عەزی لە تەقلیدە و لە ئاساکردنەوەیە ئەو شتانە زەرەرە زۆر خراپە تا تەبەقەت دەبینی دووسە بینایەکیەوە سەر دەکەوی دەبی قادرمە یەکسەر نابی سەرکەوی شتەمەعیما مۆبایل زوو هاتە دەرێ نەزانی شپێ بکەی خراپە یعنی ئەو فەیسبووکە و شتانە زۆر خراپە ئەو درامایانە زیاتر لەناو درامایەکان کە پەخش دەکرێت لە کەناڵەکان ئێمە زیاتر زیانی هەیە بۆ نمونە کوشتنی تێدایە لۆ نمونە دوو کەس خیانەت لەگەڵ یەک دێکەم بۆ نمونە خیانەت و کوشتن و ئەو شتانە لاسایکردنەوەش دروست دەبی لەو کاتانە خاتستن لە ناوەمەکە ژیانە سەرەتایی سادە هەیە بۆ نمونە و ژیانی ئەوروپیانە و دەرەوەیان نەدیتەوە و لاسایکردنەوە ڕوودەدا لەو بابەتانە زۆرجار حاڵەتی کوشتنە حاڵەتی خیانەتە ئەو بابەتانە هەیە چەند پێ ئەم درامایانە سانسۆرێکی وای لەسەردا دەنێم بزانین تا چەنەمە ئەم درامای بۆ کۆمەڵگای دەشێت پێت وای سانسۆرەکە بیان ڕاستەخۆ دوبلاژەکرێتەوە پەخش دەکرێت نانە هەمووی بوویتە تیجارەت هەمووی ئەوەی بوویتە کەناڵەکان بۆ خۆیان سەرنجی خەڵک ڕابچێشن جا درامایەک دێنن شتی سەیری تێدابێت شتی نامە بۆ کۆمەڵگای تێدابێت بۆ شتێک نایانە شتێک طبیعی بی شتی وهای تێدابی کە ببتە ڕقم لە ناو کۆمەڵگا کەناڵەکەوا دەکاتن ئەوێ بۆی خەڵک لەبەرچی ینی پێویستی بە داهاتیم کەناڵ پێویستی بە بینەری زیاترە بۆی لە سۆشیال مدیا بڵاو بووتەوە بۆ نمە زۆرجار لە ناو درامایەکان شتێکی نانەری تیمە پێشان دەدرێت پەخش دەکرێت سوور دەزانێت لە تۆڕە کۆمەڵایەتەکان لە کەناڵەکان باز دەکرێت فلانە کەناڵ ئاوای کردو ئەو کەناڵە ئەو ڕسمێ بڵاو کردەوە ئەو ڤیددیۆی دابنا و لەو درامای ئەو شتانە زیاتر دەرکەوی ئەوەیە ببتە ڕقام کاریگەری ئەم درامە عیسابۆنەریت و دابنێتەوە کۆمەڵگای بکە جێ لە ئاین و خۆڕۆی شتێ و کۆمەڵگای ڕابگرێ شتانێ ئەکید ژمارە ڕژی تەڵاقەکان زیاتر لەو بابەتەنە ڕۆدە لەو درامایانە بەس زیاتر لە ناوەمە قسەیە جەنابی وەزیر قسەی کردە شەرتەوەی عملەکەی بکە شەرتێ بە دواداچوونی بۆ بکە چێ کاریگەری لەسەر هەرەوە نیە تو دابنیشی قسەکە بکەی بڵێ وەڵام دەبێ ئاوای ئادەی بە عمل بە کردار بیسەرمێنی سانسۆر دروست پێویستمان بەکردداری ئەمەش بەکردارە ئەکید ئەبێ کردار نە قسە سەرەتا بە ناوی خۆی گەورە نەبڵای من قەت لەگەڵ دەرامانیم و لە ماڵ خۆشمان لەخوا بێ و شتانە هەر سڕی ومەتەوە لەبەرچی سڕیوەتەوە خزمەتی چی ئاگاو لە وڵاتە چیلیاوە و دەزەم درامانەوە ئێمە هەمومان گیرۆدەی دەستی درامای کۆنتترۆل لە دەستی کەسان نەماوە نە حکوومەت ئەتوانێت سیستەمێکی باش کەناڵ هیچی بۆ میلەت نییە زەرن نوێ هیچی تر نییە فەزاتی تەلاق هەرچی ناشەرعیە لە کەناڵانایی هیچ کەسێ نییە نانی دڵسۆزوێ مامۆستا بەڕێزەکان ماونەتەوە تۆزێ ڕێنمایی ئەو خەڵکە بکەن خەڵکیش لە مزگەوت ڕێزمەی بۆی لەم گوێڕە باوک دانیشتووە مامۆستا قسە ئەکا فەرمێ حەڵاڵ نییە حرامە سەیری کەناڵ کرد سەیرەکەی هەر ئەو مامۆسا کە ئەفەرمێت لێ قسەکە هەر مناڵی ئەو عیلەکە بۆ نمونە باسی عام بکەین و عام لە مزگەوتەکانە مامۆستاکان کە فەرمونون حرامە باوک هاالێتێت تۆ کچەکە لە سەرین هاڵی ڕۆڵە بیگوڕ نەوەڵا کۆنتترۆل لە دەستی باوکو دایکشان نەما مشتەمەعان تاو ئێران کرد فەسادی ناشەرعی هەرچی شتە هاوردیانەتە وڵاتە خوا ڕەحمکایە لە پەخشکردنی ئەم کەناڵ لە پەخشکردنی فەسادی نێودەوڵەتی هێنایانە یە خلیجە تێرنی وەسەر ئەم میلەتە ڕەشۆڕژ ئەم میلەتە ماوەتەوە باوەڕ کە میلەتی کورد زۆر جوانە ئەوان لێ کردووە ئیساش لەخوا بێەوە زاو ناڵێ من ناوێنیم خەڵکێکی باش ماوە هەرچی لە ئەم چەند حزبە ئیسلامی ئەم مەلاوشیەخە بەڕێزانم ماوە بەشی خۆی هەر خەڵکێکی باش هەر ماوە من ناڵم الحەمدوللا بەس ڕاستی زۆرینەی لە دەست چووە مەگەڕەکانیش بە هۆکار دەزانانی وەرە هەر کەناڵ هۆکارە بەس هۆکار دایک و باوشە کاکە کۆنتترۆلی مناڵەکەی بۆ پێ ناکری من ئەڵێم من وەکو خۆم شخصی خۆم ناکەمە ئەوەی بڵێم مهمانی خۆشەویست دیارە بەشێک لەو هاوڵاتیانەی کە دوانمان باز لە کاریگەری خراپی ئەم دراما تورکیانە دەکەنەوە پێیان وایە بەشە لەو دراما تورکیانە دابوونەریت و ئەخلاقی ئەم کۆمەلگایان تێکداوە ئەوەی کە
ئەم درامایانە پەخش دەکە ئەوەندەی مەبەستی بازرگانی و مەبەستی کۆکردنەوەی پارەیانەیە مەبەستیان نییە کە خزمەتی ئەم میلەتێ بکەن من هەر لە نێوم بازاڕە دەمێنمەوە ڕاوسەرنجی هاوڵاتیانتان زیاتر بۆ دەگوازمەوە سەبارەت بەم بڕیارەی وەزارەتی ئەوقاف یان دەتوانین بڵێن بەو ڕاستپاردەی وەزارەتی ئەوقاف بزانین تا چەند هاوڵاتیان هیوایان پێوە پێیان وایە دەچێتە بواری جێبەجێکردن لەگەڵمان بمێنەوە دوور مەکەونەوە هەر لە نێوەم خەڵکە بەردەوام دەبیت. بەردەوام درامای تورکی و ئەنواع درامات پەخش دەکرێت پێ دوای ئەم درامایانە خزمەتی ئەم میلەتە و دابوونەریتی ئەم میلەتە بکەن ئەوە بەس دەرە نەخێر زیاتر زیانی هەیە نەبڵ زۆر کاردانەوەی خراپی دەکەوێت بۆچی دەچن درامای تورکی دێن ئامازدارن لۆ تێکدانی شێرازەی خێزان ڕاستی ئەگەڵ لە وڵاتە چیلیاو و دەزەم درامانەوە ئێمە هەمومان گیرۆدەی دەستی درامای ئەگەر ئەسێ بۆ کۆمەلگا بکرێتن ئەو کەنا ئەو درامانە پەخش ناکرێتن. دەبینی ئێستا کە لە کوردستان شەوانە ئەگەر چەند کەناڵێک بگۆڕی لەوەیە لە سعات هەفتی ئێوارەوە دراما دەست پێ بکە تاوەکو درنگانی شەو ئەو هەموو درامایە پێ دوایە خزمەتی کۆمەلگاکەمان دەکا وەکو شخصی خۆم زۆر ئەو مەجارمێت توانای سەیری تەلەڤیزیۆن بەس هەرکوت لە سعات هەفتی ئێوارە جارێ لەمانیان دواز لەمان دەبینم درامەیە لە ئەم کەناڵەکان یانەکە بگەرە کەناڵ بازە کەناڵە نامی ناویان بینم بە زۆربەی کەناڵەکان هەر درامەیە ئایا زۆر فارسی تورکیا مەسەلەی کەناڵەکان من مەبەستمە ئەو درامایانە خزمەتی ئەو کۆمەلگاییە مەدەکەن مەسەلە خزم لەوان لە ڕووی ڕێوە پێشکەوتنیان شتە دەوری هەیە لە ڕووی هەندێک شتێک خەڵک بەغەرەت تێدەکا هەمان سنیاروی دەردەنی ئایا لە ناو عالەیە ئایا لە دەرەیە ئایا لە شوێنی هەندێک شتەیە کە بەکاری دێنی لاندشتی باشەکەن بەس لاندشتی خراپ نا پێ دوای ئەوەندەی کە کاریگەری لەسەر و کۆمەلگای هەبووە کاریگەریەکانی خراپ بوو یاخود لایەنە باشەکەی درامامان وەرگرتووە حالێ لەگە عالێ دەگۆڕێ ئەم وەکو شخصی خۆم هەتا ئێستاکە لە ناوەزم و کەسی خۆم ئەو شتە ڕوونی دابین وڵی فرانکەس تەلاق دایان فرانکەسی کوشت لەندە عالێ ڕوودەدا لەندە عالێ ڕوونادە ئەوە دەتوان بریم 150 دەوری هەیە ئێستا ئێمە دوشتما هەیە ڕێژەی بیش و بێکاری و معاشی و اقتصادی ئەوە دەورەی هەیە لۆ سەر کۆمەلگای و ئایا ئەو هاوسەرگیرە تا سەریە لەلایەن شش طبعا لەوانە کەناڵەکان دەوری ببینیتن چکە ئەو شخصانەکە تەمەتموعیان هەیە تەمەشا دەکەن یعنی زۆر بە دیقە تەمەشان ئەو بەرنامەکان دەکەن ئایا ئەو فیلمە لەسەر چیە هەمان سنیاری دروست دەکەن لە ماڵەوە کێشە دروست دەبێتن لەو ماڵە ڕێژەی تەلاق پێ دوایە دراماکان هۆکار بێ بۆ بەرزبوونەوەی ڕێژەی تەلاق وەکو پێم گوت 150 احتمالیە بەس 100% نا وەڵی خۆی لە هەماگاتە ئەمانە هیچ شتێکی نییە بۆ کۆمەلگات شتێکی بڵێ باش بەڕاستی خراوە لە باتی ئەمانە بە دنیای پارە دەسەنەریە فیلمی خۆمانەیە هەموو شتێکمانەیە خۆمان چاکتر بێت زۆر لەم درەمانە بەس بەداخەوە لە حکوومەت یاریێم وە مەجای داوات ئەمانە بە کەیفی خۆیان لەمە فیلمانە تۆمارکەن و بە پارەیەکی زۆر تەمەنە پارەی ملەتە بەڕاستی زۆر زەرری خەڵکی تایە لەم کاتەدا باشە پێ دوایم کەناڵانە لەبەر چیم درامایانە پەخش دەکەن ئەوەندە مەبەستیان بازرگانی کردنە بۆ بینەرانە بەڵێ بەجددی ئەمە بە بازرگانێکی بۆ خۆیانە پارێکی چاکی پێوەرەگرن بەڕاستی وایە باشە تۆ کاریگەری ئەم درامایانە چۆنە بینی لەسەر کۆمەلگای ئێمە کاریگەری خراپیە یاخود باشە وەڵی مناڵ فێر تشت باش ناکە بەڕاستی بۆیە کار فلیمە کوردەکان خۆمان جاران زۆرتر باشتر بێ لەم فلیمانە باڵێ بە تاکێت بۆتە ڕێژەی زۆر تەلاق زۆر بووە لەبەر ئەم درامایانە باشە تۆش پێ دوایە بۆتەوەی بەرزبوونەوەی ڕێژەی تەلاقم درامایانە بەڵێ بەڕاستی ئێمە زۆر ئەبیستین و زۆرش خۆمان بینیمانە ئەم شتە زۆر زەرری هەیە زایبە ملەتەکە هەیە بەس بەڵام نازانم وەزارەتی ئەوقاف یعنی هەموو دەست ڕاگەیەنەکان چۆن ئەم چ قبوڵەکەن لە حکوومەتی یاریم بەڕاست بەداخەوە. سانسۆر نی لەسەو کەناڵانە تەنها هەمووی بۆ ڕێکلامە بۆ پارە پەیداکردنا ئەگەر بێت و بە دابوونەری دابچیتەوە سەیری دابوونەری کورد بکە ئەو کەناڵانەی کە ئەو درامانە پەخش دەکەن لەگەڵ دابوونەری کورد زۆر جیاوازە بۆیە دەکرێت حکوومەتی هەرێمی کوردستان خودی وەزارەتی ڕۆشنبیری و وەزارەتی ئەوقاف بێنە سەرخەت بۆ دانانی سانسۆرێک بۆ ئەو کەناڵانە چەند کەناڵێکم بە پەنجەی دەستەژمێردن هەموو نییە
چەند کەناڵێکن دەکرێت سانسۆرەشی زۆر بە زەقیدان درێتن تاکو بتوانن ئەو درامانە کە دوور لە دابنێتی ئێمە پەخشەکانیان ڕاگیرێتن چونکە ئێستا کۆمەلگای کوردی بەهۆی پێشکەوتنی و تەکنۆلۆژیای ئەلکترۆنیات و خەڵک تووشی ئەو تەکنۆلۆژیایە بووە بی لەو کەناڵان دەکاتەوە سەر لەو کەناڵان دەکاتەوە ئەو کەناڵانش ئامانجان ئەوەیە لە ڕێی ئەو درامانەوە داهاتێکی باشی ڕیکلام پەیدا بکەن بۆ خۆیان و بازرگانی پێ بکەن بۆ کۆمەلگاکە ئەگەر بۆ کۆمەلگا بکرێتن ئەو درامانە پەخش ناکرێتن بەڵام سیر دەکەی ڕۆژ لە ڕۆژ ئەوە لە دادگاکان سیرکە ڕۆژ بە ڕۆژ ڕێژەی تەلاق لە زیاد بوونە ڕۆژ بە ڕۆژ ڕێژەی کێشەی کۆمەڵایەت لە نێوان ژن و مێرد لە نێوان خوشک و برا لە نێوان دایک و کز لە نێوان دایک و کوڕ لە زیاد بوون بۆی درامانەوە. بەڵێ بینەران و بیسەرانی خۆشەویست ئەوەی گوێویستی بوون ڕاو سەرنجی هاوڵاتیانی شاری هەولێر بوو سەبارەت بە دراما پەخشکراوەکانی بەردەوامی کۆمەڵی کەناڵ کە دەتوانن بڵین بە پێی وتەی هاوڵاتیان بێت کە ئەمانە دەستێکم بۆ تێکدان و شیرازەی کۆمەلگا. لەرەم درامانە ئەوەندەی خیانەتی خێزانی و ئەوەندەی ئەو شتانیان لێ دەبینی کە لەگەڵ دابوونەریت و ئەخلاقی ئێمە ناوەشێتەوە ئەوەندە ئەو شتانیان لێ نابینی کە خزمەت و بەرەو پێش چوون بە کۆمەلگاکەی ئێمە بکەن. دیارە بەشێکی زۆری هاوڵاتیان بێ هیوان لە جێبەجێکردنی بڕیارەکە بەو هیواین کە ئێمە و هاوڵاتیان بەو هیواین کەم بڕیارە جێبەجێکرێت و ئیتر سانسۆرێک و سانسۆرێک لەسەر ئەم درامانە دابدرێت و ئیتر دراماکان چیتر شیرازەی خێزان تێک نەدەن و چیتر نەبێنە هۆی تەلاقدان و جیابوونەوەی خێزانەکان. بەڵە زیزان ئەڵقێم جارەی بەرنامەی پەیامی تۆم پێشکەشکردن بۆ هیوایی بوو بێتە جێگای ڕەزامەندیەوەی خۆشەویست تاڵقەیەکی تر و بەرنمەیەکی تری پەیامی تۆ بە ئێوەی خۆشەویست شاد دەمەوە بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ.